ابتکاری عمل لەسەر شەقام و لە سۆشیال مێدیا بەدەست خەڵکەوەیە. لە دوو مانگونی و دوای گیانبەختکردنی ژینە ئەمینی بەدەست مەمورانی ڕژیم، ابتکار و ڕێبەری لەسەر شەقامەکان و لا ڕاگەیەنرا کۆمەڵایەتیەکاندا بەدەست نەڕازیانەوەیە. حکوومەتی ئیسلامی بە بەدەستەوە بوونی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی، بە بەدەستەوە بوونی ئیمپراتوریەکی تەبلیغاتی ڕاگەیاندن، بە بەستیجکردنی زیاتر لە 9 ملیۆن پاسدار، بەسیجی، ئەرتەش، هێزەکانی پۆلیس و ئیتلاعات و سەرجەم ئیمکاناتی حکوومەتی دژ بە ناڕەزایەتی جەماوەریەکان، لەگەڵ ئەوەشدا ابتکاری عمل لە بواری دروشمەکان، شێوازەکانی خەبات و دیاریکردنی مەیدانی تێکۆشان بەدەست خەڵکەوەیە. حکوومەت لە دەستبردن بۆ هیچ توندوتیژی و جەنایەتێک سەڵ ناکاتەوە. ئاماری گیانبەختکردووانی ئەم دوایە کە ناوەکانیان تۆمارکراوە لە سنووری 450 کەس تێپەڕیوە، بە هەزاران کەس بریندار و زیاتر لە 16,000 کەسیش دەست بەسەر زیندانی و ئەشکەنجە دراون. حکوومەت لە بڵنگ و ئاشکراکانیەوە باس لە سەرکوتی خەڵک و تێکشکاندنی ناڕزایەتیەکان دەکات، بەڵام لە تاریخانە ئەمنیەتی و نظامیەکاندا باش لە پەرەستەندنی خەبات، لە گشتی و ژەماوەری بوونەوەی ناڕزایەتیەکان، لە ڕێبەری ئاسۆیی ناڕزایەتیەکانی سەرشەقام، لە عەزمی جەزمی خەڵکی ناڕازی بۆ ڕووخاندنی ڕژیم و باش لە بێتوانایی ماشینی سەرکوت و دەستگای ڕۆحانیەت دەکات. گشتگیربوونی ناڕزایەتیەکان و پەرەستەندنی ئەم خەباتە هێزە سەرکوتگەرەکان بەرە ڕووی ماندووبوون، شەکەتی و ناڕزایەتی کردووەتەوە. تۆماری جەلەسەی یەکێک لە فەرمانەکانی سپا بۆ هێزە ئەمنیەتیەکان کە بڵاو بووەتەوە، باس لە ناڕزایەتی لە ڕیزەکانی ڕژیم دەکات و دەڵێ حقوقی مانگانەی 8 ملیۆن تمەنی بۆ سەرکوتی شەوانی ڕۆژی کافی نییە و پێویستە ئەنگیزەیان بدرێتێ بۆ سەرکوت و حقوق و مەزایە هێزە سەرکوتگەرەکان زیاتر بکرێت. دوو مانگونی و خەبات و تێکۆشان دەرفەتیدا بە خەڵک تا خۆیان بۆ شکڵ و شێوازی خەباتی ئالۆستر، جۆرا و جۆرتر و فەرسایشی تر ئامادە بکەن. ئەوە بەشە جۆرا و جۆرەکانی خەڵکن کە دیاری دەکەن کێ، چۆن، لەکوێ و لە چ کاتێکدا بێنە سەر شەقام و یان باقی شێوازەکانی دیکەی خەبات دەست پێ بکەن. بە شەو ڕۆژ و لە 7 ڕۆژی هەفتەدا ناڕزایەتیەکان لە دژی ڕژیم بە شێوەی جۆرا و جۆر درێژەی هەیە. خوێندکاران و قوتابیان لە کاتژمێری تایبەت و لە شوێنی فێربوون و بەرهاتن یان لەسەر شەقام ناڕزایەتی دەردەبڕن. ژنان و لاوان لە ڕۆژانی تایبەتدا دەست دەکەن بە نیشاندانی ناڕزایەتی جۆرا و جۆر. هەینیەکان لە بەلوچستان ڕۆژە خوێناویەکان و شەوانە بەشێک لە مەیدانەکان بەدەست خەڵکی ناڕازیەوەن. کرێکاران، شۆفێران، مامۆستایان، وەکیلەکان، هونەرمەندان، وەرزشکاران، هەر کامە و مەیدانێک بۆ دەربڕینی ناڕزایەتی، ماگرتن و دژایەتی خۆی لەگەڵ ڕژیم دیاری دەکات. ڕاگەیەنەرەکانی دەرەوەی وڵات، تۆڕە کۆمەڵایەتیەکان چەند ملیۆن کۆچبەری ناڕازی ئێرانی لا وڵاتانی دەرەوە بە شێوەیەکی تر مەیدانیان بە ڕژیم و هێزە سەرکوتگەرەکانی تەنگ کردووە. وەڵامی ڕژیم کاردانەوەیی، توندوتیژ ئامیز، پڕ لە درۆ و بێ ئستراتیژیکی یەکدەستە. سەرکوتی تند و باشکرا وەڵامی توندی کاکڵەی سەختی حکوومەت بە تایبەت خامنەئی، هیزە نظامی و ئەمنیەتەکان و تەنانەت چەند بەشێکیش لە حکوومەت تووشی دوودڵی و ڕاڕایی، سەر لێ شێوان و بێهێوابوون لە ئاکامی سەرکوتی ڕژیم. درێژەی خەبات، هەواهەنگی، نزیکایەتی و ڕۆشنبوونی دروشمەکان و داخوازیەکانی خەڵکی ناڕازی هێزە سەرکوتگەرەکان زیاتر لە پێش و تووشی ڕاڕایی و دوودڵی و هەڵوەرین دەکات. بۆ یەکەم جارە لە ماوەی 4 دەیە خەبات لە دژی حکوومەتی ئیسلامی ئەوە خەڵکن کە ابتکاری عمل و کۆنتڕۆڵی خیابانەکان و فەزای مەجازیان بەدەستەوەیە. لە هەمان حاڵدا ئەوە حکوومەت و ماشینی سەرکوتیەتی کە بێ ئستراتیژی ڕوونە و تەنیا پشتی بە سەرکوت و شانتاژ و درۆ بەستووە. هەموو مەیدانە کۆمەڵایەتی، فەرهەنگی، هۆنەری، سیاسی و ڕاگەیەنەرەکان لە کۆنتڕۆڵی خەڵکی ناڕازیدایە. ڕژیم بە خەرجکردنی بە ملیار دۆلار بۆ تەبلیغات و سەرکوت داما و بەدەست کۆنتڕۆڵکردنی بارودۆخەکەوە پەراوێزراو لە ئاستی جیهاندا ماندوو و هیلاک، تەنانەت توانایی وەرگرتنەوەی ابتکاری عملی لە دەست خەڵکیشدا نییە.
بڵاوبوونەوەی دوو کاتژمێر نەواری قسەکانی سەرانی سوپا لە جەلسەیەکی شاراوە و دەرونی لەگەڵ کاربەدەستانی ئەمنیەتی لە ڕاگەیەنەرەکانی حکوومەتدا شاهدێکی دیکەیە لەسەر قودرەت و توانایی خەڵکی ناڕازی و داماوی و بێتوانایی هێزە سەرکوتگەرەکانی حکوومەتی ئیسلامی.